سرنجوەری ئاوی چاوم وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات بۆچی ناوایەی خۆ بڕیار بوو بنەمدارە جێژوان وەکو ڕۆژان گەڵای وەری و لە تەرزەی ماجەراسان بۆچی ناوایەی خۆ بڕیار بوو بنەمدارە جێژوان وەکو ڕۆژان گەڵای وەری و لە تەرزەی ماجەراسان ئەیە مێستە هەوار کوا هاوری سەوزیە و دڵی من خۆ بەبێت تۆ لێڵە چاو وشکە کێڵگەیەم دڵی من ئەیەم ئێستا کە تۆونی دەستی هەنا بۆ کێوەرم لە ڕایەڵەی ئەم غوربەتە چی بکەمە چەتری سەرم چی بکەمە چەتری سەرم ماڵ وێران خۆم سەرنجوەری ئاوی چاو وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات دەریاچەیەبینی من لە هەر کوێ هەی دەگەڵڕە و دەریاچەیەبینی من لە هەر کوێ هەی دەگەڵڕە بەدڵی کابیابانە ڕۆشتی سەرەڵبڕە 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 و گۆبی سووری چاوەڕوانی باشێنە سەرەڵبڕە و ماسی ڕوحم لەم زەلکاوە دەربێنە سەرەڵبڕە و گۆبی سووری چاوەڕوانی بەهاژێنە سەرەڵبڕە و ماسی ڕۆحم لەم زەلکاوە دەربێنە ئەیەم ئێستا کە تۆونی دەستی هەنا بۆ کێبرم لە ڕایەڵەی ئەم غوربەتە چی بکەمە چەتری سەرم چی بکەمە چەتری سەرم ماڵ وێران خۆم سەرنجوەری ئاوی چاو وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات ئەی بۆچی